شوستانی برنامه سای هنرمندان سڵاو یەکەیەکە ئەندامانی تیپی میلی و ستافی بەرنامەی سای هونەرمەندانتان لێبێت. خۆمان بە خۆشحاڵ زانین کە لە بڕگەیەکی تری ئارەزومەندانە بەوەی خۆشەویست شاد دەبینەوە. بەڕێزان بەڕاستی لە کاتی ئامادەکردنی ئەم بڕگەی بە تایبەتی بڕگەی ئارەزومەندان ماندووبوونێکی زۆرەکەوێتە سەرشانی یەکەیەکە ئەندامانی تیپە میلیەکە و ئەو شوێنانەی کەەوە هاوکاریمانەکەن لە تۆمارکردنی ئەم بڕگەیەدا بە تایبەتی ئەو یانانە و ئەو وتێرانە و چکە بەڕاستی لە ستودیۆگەمان زۆر چووکە و جێگەی ئەوەی تیا نابێتەوە لە تەلەڤیزۆن ئەم بڕگەی تۆمار بکەین. بۆ بڕگەی ئەم جارەشمان برای بەڕێز و خۆشەویست کاکەمال خاوەنی هوتێل و یانەی گۆران هاوکاری تەواوی کردین. زۆر زۆر سپاس دەکەین کە لە جێگەکەیوانە ئەم بڕگەیە بووین بە عەزێ بەسەریانەوە تۆمارمان کردووە. جا لەبەرەوە هەندێک برادران ڕەخنەوشتیان گرتبوو لە شوێنی وێنەگرتن و ئینارە و هەندێک شتی تر. بەڕاستی ئەگەر وەز و حاڵی تۆمارکردنی ئەم بڕگەیە بزانن لەوانەیە خۆتان بە چاوی خۆتان ئاگایار بن لە کاتی تۆمارکردنی بڕگەیەکە ئەو گلەیانەمان لەسەر نەبێت، چونکە بە ئیمکانیەتی زۆر کەم و بە یەک کامێرە و لە هەر جاری لە شوێنێکیش تۆماریەکەین. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویستیش کە متابعەی بەرنامەکەمانەکەن و بەڕاستی ئارزومەندێکی زۆر ڕوویکردێتە بەرنامەکەمان. لە حەڵقەیەم جارەشمانە برایەکی بەڕێز و خۆشەویست و دەنگخۆش ئەویش کاک مەریوانە، کاک مەریوانی ویسفی عەبەکە. ئەگەر بێەوە بڵین کاک مەریوان بەخێر بیت. کاک مەریوان جان لەکەی بۆ خولای گۆرانی وشتیەوە؟ وەڵی لە تەمەنی 30 ساڵیەوە من خولای گۆرانەکانی مامۆستا محەممەدی ماملێ بووم. هیچ بەرهەمێک تۆمار کردووە تا ئێستا؟ بەرهەم تا ئێستا دوو بەرهەمەیە لە تەجیلات هەڵاوەتەوە، دوو بەرهەمیشم هەیە بۆ ساڵی 2002 داناوە، جا هێشتا هەڵاو نەکردووە. لەم شەوانەشە تەلەڤیزۆنێک دوو بەرهەمی تێ پیشانە. بەڵێ 5 گۆرانی تەسویر کردووە لە منتیقەی بێتواتە و منتیقەی دوکان و منتیقەی پونەماسی. زیاتر وابزانم هەموو ئەرکەکانیش لەسەر شانی خۆ بووە، چونکە هیچ شوێنێک هاوکاری نەکردووی لە تۆمارکردنی گۆرانەکانتەوە؟ بۆ هەموو تۆمارکردنی کاسێتێکم یا تەسویری تەلەڤیزۆنی هەر خۆم کردوومە و هیچ کەسێک هاوکاری نەکرد. زیاتر بەس گۆرانەکانی مامۆستا محەممەدی ماملێ دەڵێیتەوە؟ وەڵی من هەر معجبم بە گۆرانەکانی مامۆستا محەممەدی ماملێ، چونکە ئەوەی ڕاستی بە تەمەنی 30 ساڵیەوە من خولای و گۆرانانی مامۆستا محەممەدی ماملێ یادی نەخێت. هیوادارم سەرکەوتووی کاک مەریوان. ئیشوکاری ڕۆژانە بە چیەوە خەریکی؟ وەڵی ئیشوکاری ڕۆژانەم مۆلیدەمەیە لە جادەی وەرزی، مۆلیدەی بازاڕ و مۆلیدەی ماڵە. ئەین بەدەم مۆلیدەکە شەلانێک گۆرانی بڵێ لێ؟ وەڵی پرۆڤە و هەموو شتێکم خەڵکێکی زۆر ئەزانێت، هەر لە فڕەفڕی مۆلیدەکەشام خەریکی تەسویر خەریکی پرۆڤە بوو ئەمان. جا هیوادارم تەسیری تێ نەکرد بێنێ، چۆن دەتوانیت لێ گۆرانی بڵێ لەو شێوەنە؟ وەڵی بەبێ ئەو مەسەلەی مۆلیدێش من پێم وتی لە تەمەنی 30 ساڵێ من خولای و گۆرانانی مامۆستا محەممەدی ماملێ بووم یادی بخێت. جا هەمووی دەرەبووە لە مێشکمان، بەڵام لە کاتێکە کە ئەمێت تەجیلات بکەم هەر لە شوێنی مۆلیدەکەم خەریکی پرۆڤم بە بۆنەی ئیشوکارم و مەجالم نییە لە شوێنێکی ترا من خەریکی پرۆڤەی خۆم بم. وەڵا ئەگەم لێ کاک مەریوان ناو بەناو ینی خۆتی لاکەی بەرهەمێک تۆمارەکەی تەجیلاتێکی شتێک بڵاوەکەیتەوە، ینی بەڕاستی هەوڵە داوە خۆ پێش بکەیت لە بواری هونەر و مۆسیقایە. سوپاس دەکەم. منیش زیاتر هەوڵێمە تا لە توانامانێت. ژن نێنەوە کاک مەریوان؟ وەڵی ژنم ناوڵانێنەوە. باشە هیوادارم سەرکەوتوو بێ. ئەم شەو نازانم چی بۆ ئامادەکردین بۆ بەرهەم؟ وەڵا دوو گۆرانی ئامادە کردووە، هیوادارم بەدڵی هەموو یەکرامی بیسەرانی بەدڵی ئێوەی خۆشەویست بە ئێمەش لەگەڵ تیپ مۆسیقایە لەگەڵ بینەرانی بەڕێز و خۆشەویستە گوێبیستی گۆرانەکەی کاکە مەریوان بین کەەوە نازناوی ماملێ شێڵگرتەوە کاک مەریوانی ماملێ. هیوادارین سەرکەوتوو بێ لە بواری. سوپاسی تۆش و هەموو برا ئاسڵە بەڕێزە خۆشەویستانش دەکەم، چونکە هەموو هونەرمەندێک بەڕاستی هەر خۆی هونەرمەند نییە، ئەو هونەرمەندەی کە پێیەگا یا خەڵک ئەیناسێت طبعا زیاتر بەلای منەوە وەکو هونەرمەند. جوان
شوي غني لي يا خداي بشي عاشق قريانا مويا سريان باتمايا بشي عاشق قريانا مويا سريان باتمايا بشي عاشق قريانا بويا سريان باتمايا بشي عاشق قريانا بويا سريان باتمايا دۆستان و خۆشەویستانی بەرنامەی سای هونەرمەندان وەکو نەریتێکی بەرنامەکەمان هەرداری هەوڵێن هونەرمەندێکتان پێ بناسێنین لە بڕگەی ئەم هونەرمەندە بناسە کە لەوانەیە زۆرتان تا ئێستا وەکو هونەرمەند نەتان ناسی بێت. بۆ حەڵقەی پێشووی بەرنامەکەشمان ئەو هونەرمەندە خۆشەویستەیکەوە گۆرانی لا لە بەدەستانی بۆتن لە بەرنامەی چلەی ماملەیە بوو کاتی خۆی کە لە تەلەڤیزۆنی خاکەوە بەسپاسەوە بەرنامەیان بۆ ئامادەکردبووین. هونەرمەندی خۆشەویست کاک محەممەد ڕەزایە کەوا بزانم زۆر بەمانەکو ڕۆژنامە نووسێک لە کوردستانی نوێیە ڕێپۆرتاژ و بابەتەکانی ماخوێنێتەوە داوای لێبوردن لە هونەرمەندی خۆشەویست کاک محەممەد ڕەزاکەین بۆ زانیاری زیاترتان. کاک محەممەد ڕەزا خۆی و بنەماڵەکەی هونەرپەروەر و هونەرمەندن و برای کاک ئەحمەد ڕەزایە کە عازبکەمانچەیە لە تیپ مەسخای مەولەیی و برای عازبکەمانچەی جوانەمەرگ کاکە ڕزگار محەممەد ڕەزایە کە ئەندامی تیپ مەسخای فۆلکلۆری کورد و خۆشی ئێستا کارمەندە لە کوردستانی نوێ. زۆر سپاسەکەین خەڵاتەکەش بە نسیبی کاکە جەمال بوو لە چێشخانەی شەنگ لە شەقامی پیرەمێتی وادارێن بێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی.
و هەروەها بۆ بڕگەی ئەم جارەشمان هونەرمەندێک تر کە خەڵکی کوردستان ئێرانە و ئەم شەو گۆرانیەکەیەکیم بە دیاری بۆیەوە بەڕز و خۆشەویست بزانین ئێوە تا چه ئاستێک ناوی هونەرمەندە ئەزانن و هەچ کەسێکیش ئەگەر وەڵامی لابوو بۆ ئەم بەرنامەیە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات بە تەلەڤیزیۆنی سۆشیالیست یاخود ئەگەر بە تەلەفۆنیش بێت بە ژمارە تەلەفۆنی 2235 کەناڵی سۆشیالیست دەسێمانی یا بە پێشانگای جەزای ساز بەرامبەری ساحەی پاسەکانی ڕزگاری فەرموو ئەو بڕگەی ئەم هونەرمەندە بناسەیە ببین و خۆتان دوای وەڵامەکانمان بۆ بنێرن. سوپاس.
خۆشەویستان و بینەرانی خۆشەویستی بەرنامەکەمان بەم جۆرە کۆتایی بە حەڵقەیەم شویشمان هێنین هەتا حەڵقەیەکی تر هیوادارین هەموو شەو و شەوگەرێکتان هەر لە خۆشی و شادیا بێت و تا حەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرین. شەوتان شاد، خواتان لەگەڵ. خێراتێکی گەرمی سەرجەمیانە بەڕێزەکانەکەین بە تایبەتی مامۆستای گەورەی هونەری کوردی مامۆستا کەریم کابان کە ئەژی شێشە شەرەفێکی گەورە بووکە ئەم کۆمەڵی بووە حەزەکەین ئەگەر نمایشێکی هەڵپەرشی کوردستان بۆ بکەین بە ناوی لە برسایی کۆمیتەی کاسبکاران کاک شەفەتاح و کاک دکتۆر ڕێهێڵ ناوەندی ڕێکخراو دیموکراتیەکانی سلێمانی و سەرجە کە بتوانی بێتمان خزمەتێک بە هونەری میلی کوردی بکەین ئەوشی هەندێک لەوێنە ئەرشیفەکانمان بکەن بەم دیوارانەیە ئەمان ناسیوە لە ساڵی 84 ئێمە ئیشمان کردەوە بەڵام وەکو ئێستا نەماتوانین خۆمان ڕێک بخەینەوە خۆشبەختانە لە مەڵبەندی ڕێکخستنی سلێمانی و دەستمان پێکرد لەسەر دەستی کاک حەمید نەرگس کە ئێستا زۆر بەداخەوە خۆتان زان نەخۆشە ژیان لە خزمەتدانە بوو کاک میدیا حسین کاک زاید جەلال چەند هونەرمەندێکی تر بە مەبەستی کۆمەڵە بازدار بۆ هونەری مۆدێرن و بۆ وانتی بەڵام لە وڵاتی ئێمە پێچەوانە بووە ئەم هونەرمەندە میلیانەی کە ئێستا لێرەیان مافەکانیان زۆر بە عالەمی ئاشکرا پێشێ دەکرێت لە ئامێری دیجە کە بەرهەمەکانیان ئەفرۆشێتەوە خۆیان ناوە سێری دیجە و لە نێشتنی زەوتکردنی مافەکانیان و بۆی بتوانین لێرە خولی ڕۆشنبیریان بۆ بکەینەوە بۆ ناساندنی کولتور و مەقاماتی ڕستایی نەتەوەکەمان چەند دروستکەیەک لێرە ئامادەیە من کەوتوتان بۆ دەخوازین ئێمەش بە ناوی ئەندامانی دەستەی باڵای سەنتەی ڕۆشنبیری عەشیرەتی گۆران و پیرۆزبای گەرم ئاراستەی سەرخزمەتی هونەری کوردی لەگەڵ ڕێزدا سەنتەی ڕۆشنبیری گۆران بەڕاستی من نامەیە کات لە بەڕێزان بەرم لەواچەیەک کاتەکەم داوا لە بەڕێز کاک فەهمی بورهانەکەم بەڕاستی ئەو ڕۆڵی سەرەکیە بۆ لە دروستکردنی ئەم کۆمەڵەیەماندا لە دامەزرێنی کۆمەڵە هیوادار
فرقاي زامتان خزستي لا برداي ذنذلي آي درد قيستاي رحنا لسرين ابو لا والله خذ ما فليش وتم تنتهي ان شاء الله ان شاء الله مخركتها سركوتوه بيو لها مكركتها پێشکەوتووە بنی ئەتوانم بڵم ئاماجەکردنەوەی ئەم کۆمەڵەی و دامەزرانی لە دوو خاڵی زۆر سەرەکیە خۆی بینێتەوە. یەکەمیان داکۆشیکردن و خەباتکردن بۆ دەستەبەرکردنی مافەکانی هونەرمەندە میلەکان کە هەست دەکەین پەرەسخراون و تا ئێستا لەلایەن ڕێکخراوە هونەریەکانەوەی چیان بۆ نەکراوە. دووەمیشیان لەوەیە خۆی بینێتەوە کە بتوانین زۆرترین خزمەت بە هونەرمەندە میلەکان بکەین بەکردنەوەی ستۆدیۆیەک بۆیان بۆی خزمەتکردنیان و هەروەها کردنەوەی خولی ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان لە ڕووی فێرکردنیان بە مەقامە ڕەسەنەکان و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری مۆسیقی هونەریان لەسەر جەمبوارەکانە. سپاس. خولەی حەمەی لەیلا گۆرانی قەتاری کوردیانە بوو ئازی سەورەکەی ڕەحمەت مەسەلە ئەمە دوو کۆپ لە بوو ئازی من دەنگم بەرامبەر بە مەحموو بوو فەقەر ڕەشۆل دەنگی خەبەتر بوو لێمە گۆرانەکەی ئەو ساش باوی بوو ئازیزەی ئای بەرێکەوەی ئەو دەرکەو ئازیز لە گۆشەیەی ڕەشمە وەک مانگ لە هەورە